في شر غزة وحماس مجارة دنيا هري جرينج لروشحالات نافراس اف مجارية إرشن جروبين سر بإيران وكي أمريكا دبيجتن بو سر برجواندي وبنجهن أمريكا لعراق وسوريا بشتي دست بكنا شر حماس وإسرائيل وان إرشانجي دست بكريا بيكش آلوزيانا يعني يكش وان مجارانا كو گفتگو گوتوبیشو دانستاندن زور لسر تکرین چارنویسا وان ایرشان شر دنابرا امریکا و او گروپانه دی به کدری گیدن برای این شر و برفرابن یانجینه من میوانه که برای مصطفى النعیمی و کولرد کوربند عربی یا شروبکنا سیاست ایرانه لإدلبه تتقل مدابيتن لحتى بورا لحتى تتقل مدابيتن برای مصطفى تو بخیراتی دست بيكي بزان بن نرخاندن او چه بو وان ایرشن يعني جروبين سر بإيران و كو أمريكا وهاته بيجت بو سر برشواندين أمريكا يعني اف يقدر بكدري جيدا تحياتي لك أستاذ عباس، تحياتي للسادة بەڵێ وارەتان باش شێوارەی بینەرانی بەڕێستان باش بەڵێ بێگومان ئەم هێرشانە نزیک بوونتنەوە لە 75 هێرش بۆ سەر ئەو بنکانە لە نێو عراق و سووریا هێرشەکان ئەنجام دراون بەشێکی عراقشی گراوەتەوە وەکو عین ئەسەد و تەنانەت ناوچەی سەوز لە باغدا ئەو شوێنەی کە پاڵێشخانەی ئەمریکای لێوەروەها لە بەرامبەردا لە بەرای دیکە مەبەستم تەنەف و کێلگەکانی دیکەیە کە بنکەکانی ئەمریکای لێ وەکو کۆنیکۆ و خەرابەلجیل و ناوچەکانی دێرە زوور بە شێوەیەکی گشتی ئەو ناوچانە بوونە کە هێرشەکان یاخود مقاومەی ئیسلامی هێرشی کردووەتە سەر وەس ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە ئێران و لە پێشەوەی هەمووشانەوە میلیشیا عراقیەکان مەبەستمان بزوتنەوەی نوجەبا و حیزبوڵای عراقی و هەروەها ئەو حیزبوڵا کە بە لایەنێکی سەرەکی ئەم هێرشانە دادەندرێ هەڕەشێ ئەوەش دەکەن کە هێرشەکان زیاتر بکەن بەڵام هۆکاری وەستانی ئەم هێرشانە ئێستا یاخود کەمبوونەوەیان ئەوەیە کە زۆرێک لە هێورکردنەوە لەلایەن بەرەی ئێرانیەوە هەیە لە ڕۆژانی دواییدا ئەمە ئەومان بینیوە کە لە دوای ئەو ئاگربەستەی لە غەزا ڕێکەوتنێک کرا لەبارەی ئاگربەستەوە دەبینین کە هێوربوونەوە لە سووریا و لە عێراق و لە لوبنان و تەنانەت لە یەمەنیش هەیە. زۆر باشە شروڤەکارên سەربازی دگوتن ku şiyan û taqetên Emerîka bû bersivdana van grupane gelek zêdetir bûyne. Lê bersiva Emerîka li gorî pîwîst nebûye ji bo van grupane. Sedem çi bûye? Emerîka dixwast nermiyekê nîşan bidetin yan dixwast ku bereyên şer zêdetir nebin li navçeyê. نعم أعتقد بأن الولايات بەڵێ من پێم وایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا استراتیژیەکی هەیە بۆ پاراستنی ئەم ململانە یاخود بۆ پاراستنی هاوسەنگی لەم شەڕی کە ئێستادا هەیە چونکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت بابەتەکان لە یەکتری جیا بکەتەوە مەبەستم مەیدانەکانە بەرەکانی شەڕ ئێران دەیەوێت هەموو بەرەکان یەک بخاتەوە لە بەرامبەردا ئەمریکا دەیەوێت بەرەکان لە یەکتری جیا بکاتەوە ئێمە باسی جمجۆڵەکانی یەمەن و عێراق و سووریا و لوبنان دەکەین بەیەکەوە ئەم بەرانەی شەڕکە گەڕیان گرتووە لە ئێستادا بەم دوایە بینیمان کە هێرشەکان چەند زۆر بوون ئەمریکا دەیەوێت کە لە سەرەتای یاخود لە 7 ئۆکتۆبرە تاکو ئێستا استراتیجێتی ئەمریکا ئەوە بووە کە ئەو لایەنانە لە یەکتری جیا بکاتەوە تەنیا چاودێری هێرشەکانی کردووەوە ویستویەتی کە زۆرێک لە ژووری ئۆپەراسیۆن دروست بکات ئەرکی ئەم ژوورە ئۆپەراسیۆنە تەنیا چاودێریکردنی ئەم هێرشانە و بەدواداچوون بووە بۆ هێرشەکان بە شێوەیەکی ورد ئەمەش لە ڕێگەی ئەو ئامانجانەیە خود کە مەبەستی ئەمریکا بۆ لەسەر ئەم بنەمایش مامەڵی لەگەڵ هێرشانە کردووە و چەند هێرشێکی زۆر وردیشی ئەنجام داوە بۆ سەر ئەمانە باسی هێرشەکەی سووریا و هێرشەکانی عێراق و لێدان لە جوڕف سەخر و تەواوی ئەو ناوچانەی دیکە دەکەم کە لە ناوچەکانی دیکە کراون و چەند کەسێکی دیاریکراوی کردوتە ئامانج و بەم دوای هێرشی کردو پێشم وایە لایەنی ئێرانی لەم پەیامە تێگەیشتووە زۆر بەباشیوە دەزانی وەستی ئەمریکا بەرز مستەفا زۆر باشە ئیرانی کاریە بڕێکە وان ملیشیاتانە یان وان گرۆپانە وەکە ئەمریکا دەبێژیتن ڕۆلی ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست تایبەت لە عێراق و سووریایە لاواز بکەتن
لا أعتقد أن لدى پێم وانە کە بەرەی ئێرانی توانای سەربازی ئەوەی هەبێت کە ڕوبەڕووی سوپا ئەمریکەکان ببێتەوە ڕوبەڕووی کەشتیگەلەکانی ئەمریکا بێتەوە بەتایبەتی کەشتیگەلی ژمارە 5 و کەشتیگەلی ژمارە 6 ئێمە باسی زمزۆڵێکی سەربازی گەورە دەکەین لەسەروی هەمویانەوە کەشتیگەلی ئەیزنهاوەر کە کەشتی شەڕکەری تێدایە و هەروەها نزیکەی چەند خۆت بڵین کەروستەیەکی دیکەی شەڕی تێدا واروەها بەرگری ئاسمانیش لەسەر ئایزنهاوەردا هەیە لە پاڵ ئامادە کە جیرالد سوار و تەواوی ئەو کەشتی گەلانەی کە هاتوون واروەها 35 کەشتیشی نردووە واروەها ژێردەریاییشی نردووە تەنانەت لایانی لە ڕووی لۆجستیشەوە ئامادەکاری تەواوی کردووە ژمارە هەیە باسی ئەوە دەکەن کە ئەمریکا لەم دواییانەدا ژمارەی سەربازەکانی گەیشتوتە 40,000 کەس لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆیە من پێم وانی ئەو زموزۆڵانە تەنیا بۆ ئەوە بن کە وەڵام بدەنەوە وەڵامی هێرشەکان بدەنەوە بەڵکو تەنیا وەڵامدانەوەی سیاسیە دەیانەوێت کە دیمەنەکە کۆنتترۆل بکەن لەوەی کە دیمەنەکە یاخود باردۆخەکە لە دەست دەرنەچێت چونکە ئێران دەوێت باردۆخەکە لە دەست دەربچێت لە ڕێگەی فرەبەرەییەوە لە بەرامبەردا ئەمریکا لە ڕێ ئەم هێزانەوە دەیەوێت ئەم پەیامە بگەێنێت کە ئێستا گەیاندووە بە تایبەتی لە بەرەی حودەیدە و ناوچەکانی دیکە ئەم بەرە دوورانە ڕەنگە بە زۆرێک لە زۆرەکان ببێتە هۆکاری دروستبوونی فشار لەسەر ئەمریکا بەڵام ئەمریکا ئامادەیە و ئامادەگیەکی زۆر توند و باشیشی هەیە بە تایبەتی باشە بەرز مستەفا أصبحت هي ضمن محور إيران زۆر باشە ئەف ئێرش و ئێرشکاریە بەردەوامن ناوە ڕۆژهەڵاتە ناوەڕاست تایبەت لە سووریا و عێراقی بەردەوامن ئێرشکردن بۆ سەر بەرژەوەندیان ئەمریکا لە هەردووان ناوچانە لە گۆڕی پێشبینیان وە دنهادا پێکڤەژیانێکا سیاسیە ئەمریکی و ئێرانی لە ناوچەیە دێ دروست بیتن یان دێ سەر کێشیتن بۆ شەڕێکی دوم درێژ و گۆڕانکاریە استراتیژی لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و هەتا گەهاندنا شەڕی ئەمریکی و ئێرانی أعتقد أنه في عام بەڵێ پێم وایە لە ساڵی 2003 ئەو کاتەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێرانی بەکاردێنا لە جێبەجێکردنی سیاسەتەکانی خۆی بۆ جێگیرکردنی پێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە دوای ئەو ماوەی لە دوای ساڵی 2011 ئەو کاتێکە شۆڕشی سووریا بەرپا بوو دیار بوو کە ململانەیەک ناکۆکێک هەبوو لەسەر پێگەکانی ئێران ئەو ماوەیە کە ئێران ویستی دەسەڵاتی خۆی بەسەر چەند ناوچەیەکدا بکێشێت و کارەکە بەرەو بووە ڕوبڕکێ لەگەڵ یەکتری بە تایبەتی دوای کوشتنی قاسم سولەیمانی و هێرشەکەی ئەمریکا دوای ئەو هێرشانەی کە لە نێوان ئێران و ئەمریکا ڕوویدا و ڕوبەڕووبوونەوەی ناڕاستەخۆیان لە نێواندا هەبوو استراتیجەتی ئەمریکا گۆڕا بۆ استراتیجەتی ڕوبەڕووبوونەوە ئەمەش لە ڕێگەی بە ئامانجکردنی بەرپرسی گەورەی ئێران و چەند لایەنێکی دیکە منیش مەبەستم ئەوانەیە کە بەرپرسی پرۆگرامی موشکی و ئۆتۆمین و هەروەها بەرپرسی درۆنەکانی ئێران لەسەروی هەمووشانەوە محسن فەخری زادە سەرۆکی پرۆگرامی ئەتۆمی ئێران و هەروەها بەرپرسەکانی دیکە کە بەرپرسن لە موشەکەن و هەروەها بەرپرسی درۆنین وەکو شارەزایانیش تەنانەت کە کوژراون لەلایەن ئەمریکاوە لە ناوچەی دێرە زۆر کوژراون بە دیاری کراوی و هەروەها دەوروبەری فڕۆکەخانەی دێرە زۆر کە ژمارەیەکی زۆر لە شارەزا ئێرانیەکان لەلایەن ئەمریکا و بە ئامانج کراون. زۆر باشە بەڕێز مستەفا نەعیمی ڤەکولەر کۆربەندە عەرەبی یا شروڤەکردنا سیاسەتن ئیرانی ji hetayê gelme bû gelekî spas.